گشتەکانی قۆناغی 12 ئامادەی شاندەکەی ژووری حکوومەتی بزوتنەوەی گۆڕان چوونەتە لای بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی. دیمەنەکان دیمەنی ڕاستەوخۆن. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی سەرەتادا مامۆستا ڕەوخۆ دەست پێکەین. مامۆستا سڵاو دەبێم کاتەوە باش. ئەمە وەسیی سەردانی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی. ئێمە وەکو نوێنەری ژووری حکوومەتی بزنەوەی گۆڕان نەتوین بۆ پیرۆزبایی لەو سەرکەوتنە بەڕاستی کە لە سنووری پارێزگای سلێمانی و پەروەردەی پارێزگای سلێمانیە ئەنجامی تاقیکردنەوە گشتەکانی پۆلی 12 ئابادەیی سەرکەوتنێکی زۆر بەرچاویان بەدەستهێناوە. پێمان خۆشبووی بەش وەکو ژووری حکوومەت لە بزنەوەی گۆڕان بین دەستخۆشی لەم بەڕێزانە بکەین وەکو نوێنەرایەتی گشتی پەروەردەی پارێزگای سلێمانی و ئەو سەرکەوتنە بەرزان نەخێنین بۆیان بەڕاستی. دیارە لێرە هەریەک لە مامۆستا دڵشاد و مامۆستا عومەر بەڕێوەبەر و جێگیری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ئامادە. مامۆستا دڵشاد پێشووتر ئامارەکانەوەی پێوتین کە لە کۆی 30 دەرچووی 12 ئامادەی 19یان لە یەکەم و دووەم و سێمەکان لە سنووری بەڕێوەبەرەتێکی بەڕێوەبەری بەڕێستانان. پەیامتان چیت؟ زۆر بەخێر بێن. تەمان سوپاس بۆ ژووری حکوومەتی بزنەوەی گۆڕان. ئەم گوڵە بۆ هەموو مامۆستایانە. خۆتانزان مامۆستایان هەم خوێندکاران و قوتابیان و کەسوکاریان ئەتوان بڵێم ئەم دەرئەنجامیان بەدەستهێنا و ئێمەش پشتیوانیان وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردە بۆ نەهێشتنی کەم و کورتیەکان و تەشجیعکردنیان و کۆبوونەوەکردن لەگەڵیانە. لەبەرەوە من پیرۆزبایی لە هەموو مامۆستایانەکەم هەموو خوێندکاران و قوتابیان و کەسوکاریان و سوپاس بۆ ژووری حکوومەت لە بزنەوەی گۆڕان کە ئەم پێزانینیان هەیە بۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی. دەرەنجامەکەژەوەمان پێڵە کە خوێندن لە پارێزگای سلێمانی منافەسێکی زانستیان و پەروەردەیانە هەیە لە بینی مامۆستاکانە و لە بینی قوتابی خوێندکارەکانە و لەگەڵ خوێندنی حکومی و ناحکومیشە کە ئەتوانم بڵێم خۆشبەختانە سەرباری هەموو قێرانەکان خوێندنی حکومی لە 7 یەکەمەکە لە 6یان لە 8 یەکەمەکە 7یان لە قوتابخانە حکومیەکان و کامەژە توانم بڵێم دەستکەوتێکە بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و هەم بۆ ئەنجومەنی دایکان و باوکان کە هەمیشە هاوکار بوون لە تەواو با بڵێن لابردنی کۆسپ و تەگەرەکان و هەروەها با بڵێن لا کەم و کورتی قوتابخانەکانیان پڕ کردوێتەوە بۆمان نیان هێشتووە لەگەڵ ئەوەیە هاوشان لەگەڵ حکوومەتەوە هەم ژینگەی خوێندنیان بۆ کوڕ و کچەکانیان لە ناو ناوەندەکانی خوێندنە ئەتوانم بڵێم کردوێتە ژینگەیەکی دروست و دەرەنجامەکەژەوەمان پێڵێ. لەو 8 یەکەمە چ لە هەستی وێژەی و زانستی پیشەی بۆ خۆت باست کرد 7یان لە قوتابخانە حکومیەکان بوون لە 8ەکە 6یان لە سنووری بەڕێوەبەرەتێکی پەروەردەی بەڕێستانە بوون. دابەشبوونی یەکەمەکان لەسەر قەزاکان قەزا دوورەدەستەکانی دوور لە ناوەندی پارێزگاکە لە ناحیە عەربە لە قەزای چەمچەماڵ چی ئەگەین؟ وڵا ئەوە ئەگەێنێک کەواتە ئێمە ئەتوانم بڵم بە یەکسانی ئیحتیماممان ناوە بە هەموو دەور و پشتی بڵێن پارێزگای سلێمانی هەم ناو و دەرەوە. خۆتان نزانن لە چەمچەماڵ هەم کە پایتەختیان فالەکە ئەوەیەکێکە لە شانازیەکانمان کە ئەو قوتابیەکان باوکی نییە هەم ژینگەی خوێندنی لە ناماڵەوە ئەو ژووری تیا بوو لە بەپێی وەرزەکان گەرم بۆ هاوینان و زستانان زۆر سارد بووە و دایکی جێی باوکی گرتەوە دەعم کراوە ئەوە سەرکەوتنێکە بوو بە مێژوێک بۆ پایتەختیان فال هەنارخان ئەوەی عەربەتیش هەروەها ئەتوانم بڵێم خێزانێکی فەقیرن من ئێمە ئەمڕۆ هەم ڕێزلێنانێکیان لێکرا لەلایەن کۆمپانیای سەفرە و ئەوەش زەنگێکی باشە و ئەتوانم بڵێم ئەم ساڵ قەزاکانی تریتیانیان ناحیەکانی تر بە ساڵانی ڕابردووی یەکەمان هەبوو لە قەزای دوکان لە ئێواران بووە لە وێژەکانە کە ئەوە واگەێنێت ئەم کێبڕکێیە ئەتوانم بڵێم ئەسوڕێتەوە ویان ئەخولێتەوە لە ناو پارێزگای سلێمانیە کە ئەمە ژەگەێنێت کە پەروەردە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی یەکسانە لە هەموو ناوچەکانە. مامۆستا عومەر بە پەیامی توش جگە لە پەیامی تۆ ئەمێ بزانم ساڵانە لە یەکەمەکان زۆر ساڵ یەکەم و دووەم و سێمەکان لە سنووری بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بوون. پەیامی چی ڕێژەکە زیاتر؟ سەرەتا دەستخۆشی لە ژووری حکوومەتی بزوتنەوەی گۆڕان دەکەین بۆ هاتنیان و بۆ هێنانیم چ بکە گوڵە و پیرۆزبایی لە خوێندکاران دەکەن. ئێمەش بە هەمان شێوەیەوان پیرۆزبایان لێ دەکەین و قسەمان زۆر کردووە لەسەر مەسەلەی خوێندکاران و پێشبینیشمان هەبووە پێشبینیەکانیشمان ڕازدەچوو بزانم هەر لە کەناڵەکەیەوە بوو پێشتر ئێمە قسەمان کرد لەسەر ئەو پێشبینیانەی کە ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەتوانین هەم ئاسی بەرز بەدەستبێنی و توانین ژمارەی زۆرترین یەکەمەکان بین و پێشبینیەکەیش وا دەرچوو.
بەڵە شوێنەوەی گوێتان لێ بگوتێ یەک لە نوێنەری ژووری حکوومەتی بزوتنەوەی گۆڕان و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و مامۆستا عومەر جێگیری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و دیارە ئەمڕۆ هەلا بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی خەڵاتی ڕێزێنان بەخشرا بە ئەو خوێندکارانی کە لە قۆناغی 12 ئامادەی نمرەی بەرزانێناوە پێشووتر خەڵاتی ڕێزێنانە پێنەدراوە مامۆستا دڵشاد باسیکە لەلایەن کۆمپانیای سەپرەوە دیاری و خەڵاتی تایبەتیان پێشکەش کراوە ئەگەر ئەمە بەلای تۆ ئەگە پرسیارێکی دیاریکراوە نەبێت. سپاس دەکەم.